بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان سڵاوتان لێبێت لە هەر کوێهەن هیوادارم کە شاد و سەرکەوتۆ بن. لە بەرنامەی ئەم جارەی کۆمەڵە و هەڵسوڕاواندا سەرنجام بۆ بیستنی وتارێک لە ژێرناوی ڕێخستنی خەباتەکانی ئێستای چینی کرێکار و دروستکردنی ڕێکخراوە سەربەخۆکانی کرێکاران ڕادەکێشم. هیوادارم کە کاتی بینینی ئەم بەرنامەیەتان هەبێت. ڕێخستنی خەباتەکانی ئێستای چینی کرێکار و دروستکردنی ڕێکخراوە سەربەخۆکانی کرێکاران. چینی کرێکاری ئێران هێزێکی گەورە بەڵام بێڕێکخراوە. لە ماوەی دوودەی ڕابردوودا کرێکارانی ئێران وەک هێزێکی کۆمەڵایەتی گەورە کە نزیکەی 80% دانیشتوانی وڵات پێکدەهێنن لە بواری جیاوازی ئابووری، سیاسی و کۆمەڵایەتیدا ئامادەیەکی چالاکیان هەبووە. ئەم چینە ئەگەر ڕێ بخرێت و یەکگرتوو بێت دەتوانێت ئاسۆیەکی سیاسی نوێ بکاتەوە کە دابینکەری ژیانی شیاو، تەندروستی و خوێندنی بەخۆڕایی، ئازادی و یەکسانی بۆ هەموو توێژەکانی کۆمەڵگە بێت. بەڵام ڕاستی بزوتنەوەی کرێکاری لە ئێران ئەوە دەردەخات کە سەرەڕای ناڕەزایەتی و مانگرتنە بێژمارەکان هێشتا لە ئاستێکی پێویست لە ڕێکخراوەبووندا نییە. پەیوەندی ئۆرگانیکی نێوان چالاکوانی سوسیالیست و هۆشیار کرێکاری لەگەڵ بنەمای فراوانی چینی کرێکار هێشتا لاوازە. ئەم بۆشاییە بنەڕەتیە یەکێکە لە گەورەترین بربەستەکان بۆ گۆڕینی توانا و هێزی ناڕەزایەتی بۆ هێزێکی چینی کرێکاری ڕێکخراو. سەرکوتی سیستماتیک و بربەستەکانی ڕێخستن. ڕژیمی سەرمایەداری کۆماری ئیسلامی لە ڕێگەی سیاسەتە نیولێبراڵە سپێنرێوەکان لەلایەن سندوقی نێودەوڵەتی درا و بانکی جیهانیەوە خصوصیکردن و تایبەتکردنی بەرفراوانی جێبەجێ کردووە کە ئەنجامەکەی هەژاری، نەداری و بێخانومانی بۆ زۆرینەی کۆمەڵگە بووە. لە هەمان کاتدا ئامرازەکانی سەرکوتی دەوڵەت وەک ئەنجومەنە ئیسلامیەکان، خانەی کاریگەر و کۆمەڵگە پیشەی وابەستیەکان ئامرازێک بۆ کۆنتڕۆڵ و کەمکردنەوەی کاریگەری بزوتنەوەی کرێکاری. هەروەها هێزە ئیمپرالیستی و بۆژوازیەکانیش هەوڵیانداوە لە ڕێگەی دروستکردنی سەندیکای دەستکرد و وابەستەکانەوە لە ناو بزوتنەوەی کرێکاریدا نفوس بکەن. بەڵام لەگەڵ گەشەی بزوتنەوەی کۆمەڵایەتیەکاندا زۆربەی ئەم پلانانە ئاشکرا بوون. ئەزمون و دوو سەندیکای پێشەنگ، شیرکەتی واحد و نەیشەکەری هەفتەپە. لە سەدەی ڕابردوودا تەنها دوو ڕێکخراوەی ڕاستەقینەی سەربەخۆیی کرێکاری لە ئێران پێکهاتوون: سەندیکای کرێکارانی شیرکەتی واحدی ئۆتۆبوسڕانی تاران، سەندیکای کرێکارانی کۆمپانیای کشتوکاڵ و پیشەسازی نەیشەکەری هەفتەپە. ئەم دوو ئەزمونە نیشانی دەدەن کە ڕێکخراوەبوونی ڕاستەقینە شتێک نییە بە یەک شەو دروست بێت، بەڵکو بەرهەمی خەباتێکی هوشیارانە، بەردەوام و ڕێکخراوە. سەندیکای شیرکەتی واحد بە هەبوونی کرێکارانی پێشەنگ، کاری ڕاگەیاندنی بەردەوام، دروستکردنی دەستەی دامێزرێنەر و لە کۆتاییدا بەڕێوەبردنی کۆبوونەوەی گشتی بە بەشداری زیاتر لە 6,000 کرێکار دامەزرا. ئەوان چاوەڕێی مۆڵەتی دەوڵەت نەبوون، بەڵکو بە خەبات و بەرگری لە بەرامبەر هێرشەکانی هێزانیەکان ڕێکخراوەکەیان دامەزراند. لە هەفتەپەش دوای 2 ساڵ خەبات و گفتوگۆ 72 کاندیدی کرێکار لە هەڵبژاردندا بەشداریان کرد و لە کۆتاییدا ڕێکخراوەکە بە ناوی سەندیکا ناسێندرا. ناوبڕێک و دێینەوەلاتان. شعري رابع
یەکێک لە باسە گرنگەکانی ناوبزوتنەوەی کرێکاری پرسی ئەوەڵیەتیان بە شۆڕا یان سەندیکا وەک شێوەی ڕێخستنە. بەڵام ئەگەر ئەم باسە بە شێوەی هەڵبژاردننی یەکێک لە دژی ئەوەی تر بخرێتە ڕوو هەڵەیە. کێشەی سەرەکی لە ئێران نەبوونی ڕێکخراوەی کرێکاریە نەک هەڵبژاردن لە نێوان دوو شێوەی هەبوو. مێژووی خەباتی چینی کرێکار نیشانی داوە کە هەردوو شێوەی سەندیکا و شۆڕا لە دۆخە جیاوازەکاندا گرنگ بوون. سەندیکاکان لە دۆخە نائینقلابیەکاندا دەتوانن بوونیان هەبێت و ئامانجی سەرەکیان باشترکردنی دۆخی کار و ژیانی کرێکارانە، بەڵام شۆڕاکان زیاتر لە قۆناغە تایبەتەکانی خەباتی شۆڕژگێڕانەدا دەردەکەون. بربەستە ڕاستەقینەکانی ڕێکخستنی کرێکاران. گرنگترین بربەستەکان بریتین لە هەژاری و ناچاربوون بەکاری چەند شیفتی، گرێبەستەکان و پەیمانکاریەکان کە کرێکاران دابەش دەکەن، ژمارەی زۆری بێکاران کە هێزی دانوستاندنی کرێکاران کەم دەکاتەوە، سەرکوتی سیستماتیکێکی دەستگاکانی ئەمنی کۆماری ئیسلامی و جابەشبوون و نەبوونی هاوکاری لە نێوان چالاکوانانی پێشەنگی کرێکار. ڕێگا چارەکان لە هوشیارکردنەوە تا ڕێخستن. ڕۆڵی چالاکوانانی هوشیار و سوسیالیست لەم پرۆسەیەدا بنەڕەتیە. ئەوان دەبێت کرێکاران فێری ئەوە بکەن چۆن دەورەی داواکاریەکانی خۆیان ڕێبخەن و ئەزمونە کۆمەڵایەتیەکانیان بگوازنەوە ناو چینی کرێکار. یەکێک لە گرنگترین ڕێگاچارەکان دروستکردنی ناوەند و کۆڕی کرێکاری لە ناو شوێنی کارەکانە. بێ ئەم ناوەندانە ڕێخستن بۆ دامەزراندنی ڕێکخراوی کرێکاری زۆر سەخت دەبێت. بزوتنەوەی مامۆستایان وانەیەک بۆ چینی کرێکار. بزوتنەوەی سەراسەری مامۆستایانی ئێران نمونەیەکی درەوشاوی هێزی ڕێکخراوە بوونە. ئەم بزوتنەوەیە بە پشتبەستن بە ڕێکخراوەیەکی پیشەیی سەراسەری توانیویەتی بۆ ماوەی زیاتر لە 10 ساڵ جاروبار خۆپیشاندان و مانگرتن ڕێک بخات و داواکاریەکانی بخاتە ڕوو. ئەم ئەزمونە سێوانی گرنگ پێشکەش دەکات. ڕێکخراوەی سەراسەری دەتوانێت ترس و تۆقاندن بشکێنێت، پەیوەندی لەگەڵ بزوتنەوەی کۆمەڵایەتیەکانی تر پێویستە، بەرگری لە بەرامبەر سەرکوت تەنها بەهێزی هاوبەش و ڕێکخراوە دەکرێت. سەربەخۆی چینایەتی مەرجی بنەڕەتی. سەربەخۆی ڕێکخراوە کرێکاریەکان لە دەوڵەتە خاوەنکار و تەواوی چینی سەرمایەدار مەرجێکی بنەڕەتی سەرکەوتنە. زۆر لە جەناحەکانی سەرمایەداری هەوڵ دەدەن ڕێکخراوەکان و چالاکوانانی کرێکار بە خۆیانەوە ببەستن. هەر هەوڵێک بۆ لاوازکردنی سەربەخۆی چینی کرێکار دەبێت بە خەبات و بەرگری وەڵام بدرێتەوە. نەتیجەگیری. پێویستی کردار و ئیرادەی گۆڕان. خەبات و ڕێخستنی کرێکاران پرۆسەیەکی ستراتیژی و درێژخایەنە. چینی کرێکار بە یەکگرتن و بێڕێکخراوە سەربەخۆکان ناتوانێت هاوسەنگی هێز بە قازانجی خۆی بگۆڕێت. ڕێکخراوە سەربەخۆکانی کرێکاران ئامرازێکن بۆ بەدەستهێنانی داواکاری ئابووری، کۆمەڵایەتی و ڕفاه و سەپاندنیان بەسەر خاوەنکار و دەوڵەتی سەرمایەداری. مێژووی خەباتی چینایەتی نیشانی داوە کە کرێکاران بە یەکگرتن و مانگرتنەکانیان توانیویانە ڕژیمە دیکتاتۆرەکان بە چۆکدا بهێنن. ئەم جارەش بە پشتبەستن بە هێزی چینی خۆیان و فێربوون لە ئەزمونەکانی سەدەیەک خەبات دەتوانن چارەنووسی خۆیان بەدەستی خۆیان بنووسن. داهاتوو بۆ ئیرادەی ڕێکخراوەی ئەوان دەبێت. خوار موتی دریای کرێکار دژی سەرمایە ئەووەریە یار زربوو بە خوێنمان شەقام شاران شەقی برتەڵای سەرمایەداران زنجیری کۆنی هەزاران ساڵە دەبژێ و داد و حۆکمی بەتاڵە هاتووینە مەیدان هەڵێن هەرکارە صادق الحق سفارة عليه
imtihan Yakkirim, yakkirim Serpincara Rüstadan o gelin dadan o gelin Serpincara Rüstadan o gelin Merham hüneri bir insan Proletarian چی شورش var ز سال و سجار کوت موستام دیسان کایم در استام و استام شورشی مادی و کبری خیلی شورشی من بوده بادیلی İmtihan yakkirim, yakkirim Serpincara Rüstadan o gelin dadan o gelin Serpincara Rüstadan o gelin البصار زينم روشن ترأكام نبورا باريخم حذركام هم صالكي شوالي ايار هالي دبجيرم دشتس كوتي بار امپریالیزم و فرصت پرستن کپیان و بومی جویان وستان İmtihan yakkirim, yakkirim Serpincara Rüstadan o gelin dadan o gelin Serpincara Rüstadan o gelin سلونم گریل سرم مزا سرمایه داری دین ملزا بلرزن گشارون کاسو یک دگری لدورا و سوری خود پشتم بگرنون از خنادسه برای سوسیالیم روزا ابسته İmtihan yakkirim, yakkirim Serpincara Rüstadan o gelin dadan o gelin Serpincara Rüstadan o gelin بەڵێ بینەرانی خۆشەویست سپاس بۆ هاوڕێیەتیتان لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە و هیوادارم کە بەرنامەکەمان جێی سەرنج نابوو بێت تا بەرنامەیەکی تر کاتێکی شات.